ولی تماشاوان جاش خو اف پاگیجه هندی تشتین بالکشتی دابونه که شوانا گنجک دما زاروکانی خو چیه خانه به سرپرستیان بوی گنجک کامل گنجک سپورت جه درکتیه ایدی بگومان در فتا کاری جبات که دابی کردن هبوی گنج دوان چاک سازیان دا دوان خانه به سرپرستیان دا به سمیانان دا حالبت مروه تو صباش ری درکف بن نویسر شهادین گلیکن باش اینانه برئیس وزیر کار و کاروبار جواکی حکومت ریما کردستانی چهستان محمد لسلیمانی گلمه جنابی وزیر ام کاتو باش هلبت وزارت کتان خود زانی پیوندی داره سرپرستی کنی گرینترین تویجکانی کمالگا لکره کاران کاسب کاران به سرپرستان اولی لام پایگیجه بینیمان که گنجک لدو ساله لخانی به سرپرستانه 18 سال تواوی کرده و گنجکی کاملی لیدر چو در فتی کاریشی بو رخصاوه که وقت امبریاره تواوی هریمی کردستان دگیره توا زور سپاس سلااو لە بینەرەکانتان بەڵێ ئەم بڕیارە هەموو ئەو مناڵانەی کە لە خانەکانن لە سلەیمانی لە هەولێر لە دهۆک لە گەرمیان کاتێک کە 18 ساڵ تەواوەکەن بە بڕیاری سەرۆکی حکوومەت دامەزرێن پێشتر پێش ئەم کابینەیە مناڵەکان کە 18 ساڵیان تەواو کردووە لە خانە ئیزندراون لەبەرەوەی بە پێی پەیڕەوی خانەکان مناڵ تا 18 ساڵە بێ لە خانەکان بێت بۆیە چارەنووسی زۆرێک لەو مناڵانە هەر نادیارە هەنێکشیان بەداخەوە تووشی هەڵات تووشی کێشەی کۆمەڵایەتی تووشی تاوانیش بوون بۆیە ئێمە لەگەڵ هاتنمان لەم کابینەیە بڕیارماننا کە بە هیچ شێوەیەک ئەو مناڵانە ناکەینە سەرجادا سەرەتا لە ساڵی یەکەم و دووەم خۆمان لە ڕێی کۆمپانیا و لە ڕێی ئەو شوێنانەوە کارمان بۆ دۆزینەوە و لە ڕێی هەنێک خوێرخوازەوە یەکەی نیشتەجێبوونیشمان بۆ دابینکردن بۆی نەکەونە سەرجادا بەڵام ساڵی پار نووسراوێکمان ئاراستەی بەڕێ سەرۆکی حکوومەت کرد کە ئەو مناڵانە دابمەزرێنین بۆیە بەڕێ زیان ڕەزامەندی یا کە هەموو ساڵێک کاتێک کە مناڵەکان 18 ساڵ تەواوەکەن ئەگەر خوێنکاری زانکۆ و پەیمانگانە بن یەکسەر دائەمەزرێن و ئەمە پار وەجبەی ساڵی 2019 20 21 22 دامەزرێنران و ئەم هەفتەیەش فەرمانی ئەوانەمان بۆیەتەوە کە لە ساڵی 2023 18 ساڵیان تەواو کردووە کە 25 کەسن فەرمانەکەی واژۆ کردو بە ڕێزیان و ئەم هەفتەیە گاتە وەزارەت بووەوەی ئەوانیش مامەڵەی دامەزراندنیان بۆ بکرێت ئەمە ئەبێتەوەی کە سەرچاوەیەکی ژیانیان هەبێت و نەکەونە سەرجادا هاوشان لەگەڵ ئەمەیە جارێککە نووسراومان ئاراسی بە ڕێزیان کرد کە ئەم مناڵانە پێویستە هەتا ئەبنە 24 ساڵ یەکەی نیشتەجێبوونیان بۆ دابنرێت دوای ئەو یەکە نیشتەجێبوونە بدرێتەوە بە وەزارەتی کار بۆ ئەوەش ڕەزامەندی دەربڕیوە و نووسراوی ئاراستەی دەستەی وەبەرهێنان کردووە کە لەو 20,000ی کە یەکەی نیشتەجێبوون دروست دەکرێت ڕێژەیەک بدرێ بە وەزارەتی کار بەبێ بەرامبەر و ساڵانە ئەو مناڵانە ئەچبچنە ئەم یەکانەوە هەتا ئەبنە 24 ساڵ کە بوونە 24 ساڵ یەکەکە ئەبێتەوە بە موڵکی وەزارەتی کار بله کەواتاوەی تواڵی لەوانەیە خێزانێکی ئاسایش کە مناڵەکانی گەورە دەکات دواتە تەخەڕوج بکەن لەوانە ئیمکانیاتی نەبێ ینی حتا دابمەزرێنێتە هەندە تەکلیفی ژیانی لەستوو بگرێت هەنی ئێوە لە چاکسازیەکان لەو خانی بێسەرپەرشتیان ئەو مناڵانە پەروەردە دەکەن و گەورە دەکەن و دەرفەتی کار و شوێنی نیشتەجێبوونیش بوو دەڕاخسێنن کەمە بەڕاستی بابەتێکی گرنگە کەواتە ئێوە چۆن دەتوانن ئیدارەی ئەو هەموو مەرحەلی ژیانی ئەم مناڵانە تا بێتە ناوجەوان و گەنج و کەسێکی کامل بووی بدەن بەڵێ بەدڵنیایی ئەمە ئەرکێکی زۆر قورسە خۆی بە پێی پەیڕەوی خانەکان ئەو مناڵانە مناڵی حکوومەتن واتە ئێمە بەرپرسیارین لە خۆشگوزەرانیان لە ژیانیان لە خوێندنیان لە پەروەردەکردنیان بۆیە لە سلەیمانی و لە دهۆک ئێمە خانەی 0 بۆ 4مان هەیە واتە ئەو مناڵانە کە لەو تەمەنەیان لە 4 ساڵ کەمترن لەو دوو خانەیە بەجیا سەرپەرشتیانەکرێت لە 18 مانگیش لە هەولێر خانەی 0 بۆ 4 ئەکرێتەوە بۆی مناڵەکانی هەولێر کە لە خوار تەمەنی 4 ساڵەوەن نەگوێزرێنەوە بۆ هەولێر و دهۆکە لە هەولێر چاودێری بکرێت هەروەها خانەی مناڵانمان هەیە 4 بۆ 12 کوڕان لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک هەروەها 12 بۆ 18مان هەیە لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک هەروەها بۆ کچانیش بە هەمان شێوە ئەو دوو تەمەنەمان هەیە 4 بۆ 12 بۆ 18 چکە ئەو تەمەنانە
پێویستە لە یەک جیا بکرێنەوە چونکە ئەو تەمەنانە جۆری ژیانیان جیاوازی هەیە لە تەمەنی بەرزتر بۆی گەورەکانیش توندوتیژی بەرامبەر بچووکەکان نەکەن و ئەم ئەرکە ئێمە دیارە حکوومەتی هەرێم پارەی جیرفان بۆ ئەم مناڵانە دابینە کاواتە هەموو مناڵێک بەیانیان چۆن مناڵێک لە ناو خێزانەکەی پارەی جیرفانی ئەیدرێتێ مناڵەکانی ئێمەش بە هەمان شێوە پارەی جیرفانیان هەیە هەروەها خوێندنیان هەیە ئەنێرێن بە پاسی خانەکان ئەبرێن بۆ مەکتەبەکانیان و دوایی ئەهێنرێنەوە بۆ خانەکان سێژەمە خواردنیان هەیە ساڵانە چەند جارێک جلوبەرگیان بۆ تازە ئەکرێتەوە لە کاتی کردنەوەی مەکتەبە هەموو پێداویستیەکانی قوتابخانەکانیان بۆ دابینەکرێت هەموو ئەم ئەرکانە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و بەشێکیشی خێرخوازان بەڕاستی هاوکارێکی باشی خانەکانن لە دابینکردنی کۆمەڵێکی زۆر لە پێداویستیەکانی خانەکان کە توانیمانە هەموو خزمەت گوزاریەکان بۆ مناڵێکی ئاسایی کە لە ناو خێزانێکایە دابینی بکەین ئەو مناڵانەی کە ئەخوێنن کاتێک کە ئەچێ بۆ مەکتەبەکەی ئەخوێنێ ئەگەڕێتەوە دوای دەوامەکەی مامۆستامان هەیە مامۆستا دەرسی ئیزافی پێڵێت بۆەوەی لە ناو مەکتەبەکانە لە ناو خوێندنگاکان و قوتابخانەکانە مناڵەکانی ئێمە سەرکەوتوو بن و توانیمانە بە شێوەیەکی باش ئیدارەی ئەم مناڵانە بین و ئێستاش کە بۆ دامەزراندنیان و بۆ دروستکردنی یەکەی نیشتە جێبوو ئیتر ئەتوانین کە پاشە ڕۆژیشیان دابین بکەین بۆیە ئەم مناڵانە ئێمە وەک مناڵی خۆمان تەماشاکەین چۆن مەبەستمانە مناڵەکانی خۆمان بخوێنێت پەروەردە بکرێت لە ڕێگا لانەیات و دواریش ژیان و پاشە ڕۆژی دابین بکەین بە هەمان شێوە تێڕوانینمان هەیە بۆ مناڵەکانی خانەکان بەڵێ جەنابی وەزیرەوەی تواڵێ لەوانەیە وەکوی چاودێری ئێوە دەکەن بە ئەو مناڵانە لە خێزانی چاودێریەکی ورتر و هەمەلایەنتر و هەستیارتر بێ بە تایبەتی ئێمە ئەگەر باسی پرۆسەی چاکسازی بکەین لە کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان حتا باسی کرێکارەکانیش بکەین بێگومان زەمانی اجتیماعی هەیە و خانەنشینی برینەوەی خانەنشینی بۆ کرێکاران هەیە کەواتە چاکسازیەکانتان تا چەند ئەوە بخۆی بەرنامەیەک بووە هویەک بووە کە فێلەن ناوجەوانان بەم شێوە سوودمەند بن بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە یەکێکە لە چاکسازیەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان من لە سەرەتای ئاماژەم بۆ کرد ئەو مناڵانە لە خانەکان پێشتر کە هەژدەیان تەواو کردووە لە خانە کراونەتە دەرەوە و چارەنووسیێنێکیان هەر دیار نییە بەڵام ئەم کابینەیە نەیهێشتووە ئەم مناڵانە بکەونە سەرجادە بە پێچەوانەوە هێشتوونیەتەوە خوێندنی پێ تەواو کردوون و دایمەزراندون و هەوڵایەکەی نیشتە جێبوونیشان بۆ دەسەبەر بکە ئەمە تێڕوانینێکی مرۆڤانەیە بۆ ئەم مناڵانە لە خانەکانی ئێمە توێژەری دەرونی هەیە توێژەری کۆمەڵایەتی هەیە پەروەردەی تایبەت هەیە مامۆستا هەیە کە بەدەر لە خوێندنگاکەی خۆی لە ناو خانەکانی شا مامۆستاوانەکانی پێڵێتەوە هەموو ئەم شتانە کە فراهەم کراوە بۆ مناڵێک لە ناو خانەکانە زیاترە لە مناڵێکی ئاسایی لە ناو خێزانە تەنها شتێک کە مناڵەکانی خانەکان کەمون کورتیتیا هەیە ئەوەیە کە لە سۆزی دایک و باوکی بێبەشە بەڵێ کەواتە ئەو پرۆسێسە تاچان چاکسازی گەورەکانیش گرتوتەوە خۆتەزانی چاکسازی گەورەکانیش خەڵکێکی زۆر تیا هەن ئەگەر ئیش لەسەر بکرێت ئەوانیشە بنە کەسێکی کارامە بەشێکی زۆر جیاوازتر دەگەڕێنە ناو کۆمەلگا بۆ ئەوەی بەرنامەتان و چاکسازیەکانتان چین بەڵێ ئێمە ئێستا لە ناوخانەکان مناڵمان هەیە تەلەبەی کۆلێژی دەرمانسازیە هی کۆلێژی یاسایە چەند مناڵمان هەیە لە پەیمانگا خوێنێ ئەمە یەکێکە لەوەی کە ئێمە هەوڵمان ناوە مناڵەکانمان لە پاشە ڕۆژێکی پشنگداری هەبێ خاوەنی پاشە ڕۆژێک بێ کە بتوانێت خۆی و ماڵ و مناڵەکانی خۆی بەخێو بکە ئەمانە هەموو یەکێتە چوارچێوەی ئەو چاکسازیەوە کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر خۆی کابینەکە کابینەی چاکسازی بووە چاکسازی کردووە لە خانەکانیش من کە بوومەتە وەزیر چوومەتە خانەکان بەداخەوە هەنێک لە خانەکان بارودۆخیان زۆر خراپ بوو
و ئەوەی کە ئێمە کردومانە ئێستا بەپێی تەمەن مناڵەکانمان جیاکرێتەوە پێشتر هەموو مناڵەکان بەیەکەوە بوون لە خانەی کوڕان من خۆم ڕۆژێک چووم لە یەکێ لە خانەکان لە 5 ساڵ بۆ 8 ساڵ بەیەکەوە بوون ئەمە بەڕاستی کارەسات بوو ئەوەی من بینیم مناڵێکی 5 ساڵ لەگەڵ مناڵێکی 8 ساڵە چونکە مناڵێکی 8 ساڵ شێوازێکی کەی هەیە لە ژیان لە یاریکردن لە وێنە کێشان لە هەڵس و کەوت بەڵام مناڵێکی 7 ساڵ یا 16 ساڵ خوێنکارە تەلەبەیە ئەخوێنێ بەڵێ هینێکی کەی هەیە ئامانجێکی کەی هەیە بۆیە ئێمە یەکەم شت کە کردمانەوەی بەپێی تەمەن تەصنیفی مناڵەکانمان کرد نەکرد ئەوە گەورەکان توندوتیژیان بەرامبەر مناڵەکانە کرد و ئەوەی من پێم بزانی بووم پێشت دەستێژیشیان کرا بۆ سەر بۆیە یەکێک لە چاکسازیەکان کە دەستمان پێ کرد تەسنیمکردن و جیاکردنەوە بوو بەپێی تەمەن. بەڵێ گەلێ سپاس بەڕێز چێستان محەممەد وەزیرە کار و کاروبارن جڤاکی لە سلێمانیە. سپاس بۆ ئێوەش.